بەنای خوای گەورە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ باسی دۆخی هاوڵاتیان دەکەم بەگشتی و لە هاوڵاتیان دەپرسم بۆچی ئێستا دۆخی هاوڵاتیان بە جۆرێک قورس بووە، خەڵک لە خۆی بێزار بووە، چێ بەرپرسە لەم دۆخە و ئایا هاتنی موچە دواکەوتنی موچە چەندێک کاریگەری لەسەر دۆخی بازار هەیە؟ کاسبکاران لەو بارەیەوە چی دەڵێن؟ ئێوە وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن، منیش وەڵامەکانتان بۆ وەردەگرمەوە، لەگەڵمان بن. ئەو دوو مانگەی معاشەکە دواکەوتووە 190 بازارەکە تەسیراتی کردووە. والله ئیوها تەلەفۆنی کردوت مامۆستا بانک دەبێت من بەس ینی نەوتانێ مریشکێک بڕم لە مارەکەی خۆم. سعد لەلای خۆمان پێ دەزانم لۆ هەیە ماگەک بیبرنجێنی نابی. ژیانی ئەو ڕۆکە ئەو میلەتی هەمووی بەندە بەچیەوە بموچەوە بە معاشەوە کە معاش نەبی ئەو خەڵکە چ بکە؟ لە 92 توانم هەبووە ئیشم کردیە 92 وەختی گرانی بازار باشتر. سلام علیکم. ماما كيفي توني؟ باشي ولا جان أخبار؟ باشي ماما جان صحتك تندرسيت؟ يا أخو باش بي صحتك تونا؟ الحمد لله باشي سلامتي. بازار تونا ماما كيفي؟ بازار ضعيفة. ضعيفة؟ أري والله. لو بازار ضعيفة؟ نبوي معاه شكارني معاه تأثيري كذا؟ طبعا تأثيري كذا يتشون. كم سنة أي سنة بازار يعني تأثيري لسر هي؟ سنة بنزا زيادترش. أو خلقي كدية بازار بشي كان داوي قرز ناكاتن؟ منظور باز قرض دقة بس كابرا قرداري كقرضا إني بدأت وتسودات. كمعاجنا موسنتك. أتو شو داني شي تصوري ذكي حوالي متولاويته. دبي إن شاء الله. دبي إن شاء الله. إن شاء الله. هركا باسي موسى ذكري بازار قران كاري بسردانه. طبعا أنا موسى بدري بيت شون. چەند ساڵە لەم بازارە کار دەکەیت؟ لە مێژ چەند دەبیتن؟ 30 ساعة دەبی تقریبا. لەو 30 سارەی بازار وەش ئێستا بۆ خراپ؟ قەدەچ ئێستا نەبووە خراپ نەبووە لە فترەی. قەدەوە خراپ نەبووە. والله. پێت وایە کو باش دەبیتن؟ إن شاء الله موسى بدري باش دەبی. باش دەبیت. إن شاء الله. لەبەر ئەو بێموچەی ئەو دوو مانگەی معاشەکە دواکەوتووە 190 بازارەکە تەسیراتی کردووە. 190 ئەرێ وەڵڵا. یعنی ئێستا خەڵک دێتە دوکانەکەی تو چی دەڵێ ینی؟ بەخوای بەس زۆربەی زۆری ئێستا بە مفرەد موادەکان دەڕوە 5 کیلۆ برنج دەڕوە 2 دە بەزەیت دەڕوە یەک شەکر دەکڕی گچکە ئەوە. ئەی کە موچە دێ هەواڵی موچە بڵاو دەبێتەوە. بێگومان غەرازی یەک مانگ زیاتر دەکڕن غەرازی دوو مانگ دەکڕن بەڵام ئێستا بابەتی ڕۆژانە دەڕوە. پێش دوانیە بەشێک لە کڕیارەکان کە خۆت ڕۆژانە لێرەی داوای قەرز دەکەن؟ بە دەرەجە یەک چی لەبەر ئەوەی کابرا داهاتی نییە موچە نییە پارە نەبێ کابرا چی بکە؟ خواردەمەنیش وەکو هیچ شتێکی تر نییە بابەتی سەرە چییە؟ هەبێ نەبێ دەبێ هەر قەرزی بکە ئەبێ بیکڕێ بۆ ماڵەوە. چەند ساڵە لێرە کار دەکەین؟ وەڵام تقریبان نێرکانە 14 ساڵە. 14 سارە؟ بەڵێ. لەو 14 سارەی هەبووە لەو سەر خراپتر؟ نەبووە. ئەو کاتێ شەڕی داعش بوو زۆر باشتر بوو خەڵک مرتاحتر بوو معاشە بوو بودجە هەبوو بەڵام بەڕاستی ئێستا زۆر بێوەزعیە. وی نەکردێ بێزاربی؟ بێگومان کە تو هەر دانیشێر فکر لە موادەکان دەکەیەوە فکر لە وەزعی ئەو خەڵکە دەکەیەوە ئەوەی کرێتیە ئەوەی مەسەلەن قەرزی لە سەخر بۆتەوە ناچارە چی بکە باخوا ئێمە ساعب قەرزمان هەیە داوای کردووە گوتم ناتوانم تی معاشمەوە نەگوتوتم چی بکەم ینی شەریکە بە قەرز نایدا بۆندە زۆر ئەیدا بۆ مانگێک لە مانگێک تێپەڕی ناتوانم. بەڵێ بێگومان ئەرێ وەڵڵا چاوەڕێی موچەشە ئەرێ وەڵڵا بێگومان هیچی بکەین معاش نییە موچە نییە ها بازارەکە تۆزە شەژاوە شتەکانیان بڕاستی ینی برێم کووە بە هەم چی بەرپرسە ئەوانەی مەسوولە لەوانەی کار بەدەستن ئەوانە بەرپرسە سەڵۆیانە چونکە ئەمن و ئەتو لێوکانە بەرپرس نینە ئەمان بەرپرسن شتەکەی وەلە دەکەن وای دەکەن کە بازار گرانبی وا دەکەن بازارەکە خەڵک تووشی ئەو شەژای ئێستا کە هەیە ئەو خەڵکە مەسەر بەو شێوازە بیتن ویانە ئەگەنا من و تۆ بازار ئەزمان لێ ئێستا ئەمن بەدە دینار شتەکەی بکڕم ویانە بەڵام ئەوڕۆ فدی فەردە ئاڕێژ دەکری فەردادەکە پێش بە 200,000 ئێستا بوویتە 50,000 دینار 30,000 40,000 دینار ئەخر معقول نیە فیسەبیلی چییە فیسەبیلی گرانی بازارەکەی و معاش نییە و بازار نییە و شتەکان نییە ئەوەیە مەسەرەکە ویانە بە حکومیەوەی ئێوە مامۆستای ئاینین چەندێک خەڵک تەلەفۆنتان لە بۆ دەکات کە باسی بژێوی ژیانی خۆی دەکە کە دەڵێ وەزعم بەو جۆرەیە ئەگەر کەسێک یارمەتی بدا پێدوانی ئەو قەیران و ئەو بارودۆخە ژیانە سەختە هاوڵاتیانی زیاتر
نیگەران کردووە بێزار کردووە بە قورآن بەدەیان و وانی بە سەدان نەک من بە هەزارانی مامۆستایانی هەر هەمویان ینی خەڵکێکی وا هەیە بەڕاستی تەلەفۆنمان بۆ دەکاتن یعنی بێزارە لە ژانەکەی خۆی بەڕاستی یعنی وا هەیە تەلەفۆنێک دێ مامۆستا تا حەدەی بێزارم کە معنی وام لێ هاتیە ئەنتیحار بکەم لەبەر نەبوونی لەبەر مثلا بژێوی ژیانی ماڵ و منداڵی نیتی یعنی والله ئیوها تەلەفۆنی کردوت مامۆستا بانک دەبێت من بەس یعنی نەوتانێ مریشێک بڕم لە مارەکەی خۆم یەک مانگ والله تەلەفۆنی لە بۆ من کردیە بە بەڵگەوەش لەکەنمە باشە مانکە وڵی نەیتوانێت یەک مریشی بگری لە مارەکەی خۆی فیسەبیلی چی فیسەبیلی جیرفان بەتاریە ویانە یان ئەوان ئەو مەسئولانی ئێستا ینی بەڕاستی مەسئولیت ئەوان نییە ئەوان مەسئولیت بە نوعچکە تێگەیشتینە مەسئولیت یعنی قورسایەکە لەسەر شانی مسؤول دەبی مەسئولیتی ئەو خەڵکی هەر بگرێ بکوانە بێتن تەماشای یعنی معاناتی خەڵک بزانێ خەڵک چ معاناتێکی هەیە لێ بکوانە ویانە بەو شێوازە ینی دەبی مەسئولیت هەر بگیرێ نەک مەسئولیت هەر ئەوە نییە و تەنها جیرفانی خۆت پڕکەی و بەس تەنها ئاگە لە خۆت و بەس تەنها ئاگە لە چادرەکەی خۆت و بەس نا دەبی بە یەک چاو تەماشای هەموو خەڵک بکەی چونکە خەڵک لە پێش چاو دەبی هەموو توگە حکوومەت وەکو بابی ملت وایە ویانە باب نابی ئەتو وەکو ئەولادێک ینی ئەولێکی ئیشان بە نەوەی تەماشای ئیشان بە نەوەی تەماشاکەی نایی بەو شێوازە دەبی هەمومان بە یەکسانی تەماشای یعنی هەموو بە هەموو لە یەکمانەوە من و تۆ هەر هەمومان ویانە دەی بە یەکسانی تەماشای هەر هەموو شتەکان بکەین بە یەکسانی شتەکان ببینین نەک بە جواز ببینین نەک بانێک و دوو هەوابی ویانە باشن صاحب سلامت ان شاء الله صحتان ساكن عفوا سلامت يا اخوان گشتی دەمێ بزانم بازار چۆنە ئێستا قورآن طبعا بازار تەماشای بە خۆت بە بازاری داچی دەبینی کووە وڵای من هاتمم گۆم دی دانیشت بوو يعني دانیشتن ئەمە سێ زەلام دانیشتن سار زەلام بێش ئێستا حاليا والله بازار بخۆی ضعیفە بەحام بازار لە چ مەصدەری طبعا مەصدەری بازاری محاشە مەشروعە ئیشکردنە يعني دەبی بەڕاستی هەموو شتێک بێپارە هیچ شتێک دەکرێت ئەوەیە مۆزوعەکە کابرا ئێستا میسالە من سەد مارەکەی ئەشیان بردێ قەردارن کابرا لە شەرمان نایەت و دوو مانگە معاش وەرنەگرێت لە شەرمان نایەتەوە طبعا بێتەوە چ بکە دەبی پارەم داتێ ئەو ئەرزاق وەزبەی دووەم ببە یا سێم بخ نا پارەکەش لە بەدەستی نییە کە پارەش وەردەگری هەمووی قەردەکەی ناداتەوە ڕەنگە بەش زعمەتە والله ئەمە وەکو پێویست مساعدەی خەرچی دەکەین بەس یعنی لە مساعدەی دەرچووە یعنی هەندە زە بە خۆمان شەربەزاری بازاری دەبی ئەتوو پارە ئەمە دەینم لە شەریکێ بە قەر دەینم کە بە قەر دەدەم مساعدەی خەرچی دەکەی دەیدێ خەرکەکە دەبینی پارەکەی پێ نادرێتەوە وەکو پێویست ئەو بەرنامەی داینایە لەمێش خۆ بەرنامەکە پێ جێبەجێ نابی وەنی ئاتوو احتیاجی خۆ وەردەگری کاکا من مانجێ ملیۆنەکەمی ئەو ملیۆنەی ڕۆژێ تەوزیعی 30 ڕۆژ دەکەی ڕۆژێ ئەوەندەی دەخۆم وەختەکی ئەتوو ئەو بەرنامەت لەمێش چێت دوو مانگ وەرناگری معنی هەموو شتەکەت دێتەوە سەفر باشە پێشتر داهاتت باشتر نەبوو ئێستا طبعا ئەمە 2016 و 17 ئەوانە ئەمە ناخواردنیشمان نەبوو ئیسراحەتمان نەبوو بڕوا بکە هەموو ئیشێک وەخۆرێ بوو زارە بوو شەو بنەدەچینەوە مارێ ئەوەندە ئیشمان زۆر ئیش زۆر بوو طبعا زۆر بوو ئارێ وەڵا ئەمە سێ شەریک بووین لەوانێت 15 حەمەلەمان هەبوو بەس لە مەخزەنی ئیشیان دەکرد 15 عملتان هەبوو لە مەخزەنی ئێستا لە ئازاد 2 نەفەر 3 نەفەر 4 نەفەر لێرەینەوە خەڵاس سوبراوە زیاترمان 15 نەما نەما تەواو لە مێژە نەمایەوە ئەدی پێشەم سعادات هەبوو ئەشیادا دەگیراوە لە ئاوەران دەچوو لە فەقیران دەچوو ئیش هەبوو بەحام ئیش هەبوو محاش لە وەخت خۆی دەدرا بڕایتی چی بەرپرسە هەرێم بەغدا بە قورحان ئەوە ناسم ئەوە خەڵکە دەزانانی سیاسەکان دەزانین لەوان پرسە ئەوان دەزانێت ئەمە ئێستا ئەوە جەم هەواڵەکان دەکەی چاوەڕێ دەکەی کە لیستی موسە بڵاو بێتەوە بە قورآن لیستی موسەش بەڕاستی ئێستا سیقی نەمایەویش بەسەرعات ئێستا من تەماشای فەیسبووکی دەکەم هەر سایتە و معلوماتەکە دەداتێ معلوماتەکانیش هەمووی ئیزدیواجەتی هەیە هیچ یەک دەرێ سبەی معاش دێ وەختێک مشکلەشی دروست دەبی دەرێنە ئەو تازیل بەوە وەزعەکە دەستەوە خاڵی سفر لە سفر دەست پێ دەکەنەوە خەرکەشە ئینتیزارە یان دەسەلاتی سێت بکە جەناب چەند ساڵ لێرە کار دەکەی هیچ کاتێک بازار وەکو ئێستا خراپ بووە والله زۆر خراپ ئێستا حالە هەموو وەختەش خراپترە ئەمن لە 92 توانم هەبووە ئیشم کردیە 92 ئەو ڕۆژەی تەخەڕوجم کرد هاتیمە بازار ئیشم کردیە یعنی هیچ وەختی گرانی بازار باشتر کە پارە هەبوو مەسروف گران بوو ئەشیا گران بوو بەس بازار شەبوو
ئێستا بەسکەرێک بازار کە نە پارەکە هەیە نە بازارەکەش. ئەو دوو مانگەی معاشەکە دواکەوتوە سەتانەوەتی بازارەکە تەسیراتی کردو. والله ئیوها تەلەفۆنی کردوت مامۆستا بانک دەبێت من بەس ینی نەوتانێ مریشکێک بڕم لە مارەکەی خۆم. سعد لە لای خۆمان پێ دەزانم لێ هەیە ماگێک بیبرنجێنی نابی. ژیانی ئەو ڕۆکە ئەو میلەتی هەمووی بەندە بەچیەوە بموچەوە بە معاشیەوە کە معاش نەبی ئەو خەڵکە چ بکە. لە 92 توانم هەبووە ئیشم کردیە 92 وەختی گرانی بازار باشتر. سڵاوی خۆی گەورە لێبی. خێر بێ سەر چاوم خێراتن. ئیش و کار چۆنە ئێستا؟ وڵای ئیش نییە ئێستا. ئیش نییە؟ ناوەڵە. بۆ نییە ئێستا؟ وڵای پارە نیە و معاش نییە و بازارەکە زەعیفە. زەعیفە. ئارێ وەڵا. ئەگەر باشە چەند دەبی ئەو بازار زەعیف بووە؟ وڵا تقریبا 2 ساعت دەبی. 2 ساعت دەبی. ئارێ وەڵا. باشە کە موچە دێتن ئەگە موچە باش بی لە کاتی خۆی بدرێ بازار گۆڕانکاری بسەدادی؟ دیکو چۆن ئەرێ وەڵا هەمووشت گۆڕانکاری بەسەدادی. ئێستا ئەوە ئیش نییە لێ هادانیشتینە بێکەوە؟ بەرێ. دەبە بێ ئیشی. ئارێ وەڵا. ئەگە ئیشە بێ هەڵەکن یەک دانانی؟ ناوەڵا ناتانی. ناتوانێت. ناوەڵا. ئەو بێموچەیە وەی نەکردیە ژیانی خەڵک قورس بێت چۆن قورسی نەکردووە. قورسی کردی. ئادی چۆن. اینجا خەڵکی تووشی کێشەی کۆمەڵایەتی دەبی لەبەرەوەی کە لە ماڵ و پارەی نییە موچەیەک نییە. چۆن تووشی هەموو شتێکی دێ. توش هەموو شتێک دێ. تووشی مشکلەی دێ لەوانەیە خۆی بەر لێ کوشتنی بە زۆر هۆکاری ئادی. پارەی زۆر مشکلەیە. یان بابزانم تۆ لێرە ڕۆژانە کار دەکەی بە ڕۆژانەیان خودی خۆتە چۆنە؟ بخم ڕۆژانەیە. ڕۆژانەیە؟ ڕۆژانەکە کەم بۆ لە چاو پێشتر؟ کەم دۆ بەرێ. الحەمدوللا. ژیانەکە دابینێبی. چەند ساڵم کارە دەکەی؟ وەڵا نەمێژە. نەمێژە. ئارێ وەڵا. خەتوەشی ئێستا بازار خراپ بووە؟ نەبووە. نەبووە. ناوەڵا. ئێستا زۆر خراپە. ئارێ وەڵا زۆر خراپە. باشە. منداڵت هەیە؟ بەرێ. چەند منداڵت هەیە؟ سوار منداڵم هەیە. دەستنە قوتابخانە؟ بەرێ. دوو ڕۆژی دیکە داوامی خوێندن دەست پێ دەکاتەوە باڵێن پرۆسی خوێندن دەست پێ دەکاتەوە کە دەبێت جلوبەرجان بۆ دابین بکەی دەبی پێداویستەکانی قوتابخانەیان بۆ دابین بکەی بۆ تۆ بەرگرانی نییە؟ بەرگرانی بەس ئەمەیان بتوان بکڕم بەس ئێشکە هەیە ناتوانانی بکڕی. ئەم چیە من لەوەی ئیش دەکەم کە ئیش دەکەم لە تام لۆی بکڕم بەس دوانی هەیە پێی نەکڕێ. عادی. ساوم ئەوانەی ماوچە خۆرەکان لەوانەیە پێیان نەکرێت. من چی من موچەنیە من ڕۆژانێ و پارە خۆ مەردەگرم و ئەم دەتوان بکڕم بەسوانی ئێشکەیە نەتوانی. ئای خەڵکی شێ دەیناسی و ناتوانێت بیکڕێتی. وەڵای سام بەخۆم پێدەزانم مار پێدەزانم فەقیری زۆر پێدەزانم. ئارێ وەڵا. سعد لە لای خۆمان پێدەزانم لێ هەیە ماگێک بیبرنجێنی نابی. بازار چۆنە بەگشتی؟ بۆ خۆی حەز ناکەم یانی قسام بکەم بەڕاستی. باسی بازار دەکەین زانی ئێستا دواکەوتنی موچە کارگەری لەسەر بووە؟ بەخوای ئێستا مەسەلەن بازارەکەی بازار نییە و بازار زەعیفە نەوەڵڵا. باش ئەگەم موچە بێ گۆڕانکاری ڕوو دەدا؟ طبعا دکو هەموو شتێک بە موچە دەکرێت. ئارێ بازاری عام زەعیف. بەعام ئارێ. چەند ساڵە لێرەم کارە دەکەی؟ تقریبا ئەم تقریبا 25 تا 30 سال ئارفرۆشە. 30 سارە ئارفرۆش؟ ئارێ وەڵڵا. 30 سارە قەت ئێستا وەشی ئێستا بازار خراپ بووە؟ بەخوای هەبووە یعنی بازار زەعیف هەر هەبووە. هەر هەبووە. بەڵام ئێستا خراپتر نەبووە؟ بێ موچەی خراپە. شکار بەعام خراپە لەبەرەوەی معاش نییە لەبەرەوەی. لەبەر معاش. بەڵێ. ئەگە معاشە بێ موچە هەبێ؟ طبعا باشتر ئەگە هەبێت. باش دەبێت. ئەی طبعا. چەند ساڵە کار دەکەی؟ وڵا تقریبا 12 ساڵ ئیش تەکسی دەکەم. 12 سارە ئیش تەکسی دەکەی؟ بەڵێ بەڵێ. لەو 12 سارەی ئەو سال هەموو سارە خراپتر نەبووە؟ تقریبا بالضبط ئەم ساڵ ئەم ساڵ خراپترە بالضبط وایە. ئارێ وەڵا. باشە. کە بەبێ ئەوەی داهاتێکی باش ببێەوە بچیۆ دەچیەوە مارێ حەز بە دڵتەنجی ناکەی هەز بە نیگەرانی ناکەی؟ ئەی طبعا ئینسان کە دێ بۆ هیچ حەزەکە ئیشکە کە ئیش نەکە هەز بە دڵتەنجێکە بێگومان وایە بالضبط. لە ماڵەوەش تووشی گرفت نابی؟ طبعا ناخۆشە بەس بەو شێوێژ نەیەک جار با ئەوەندە هەیە بڵێن بەس بەو شێوەیە نیە ینی بڵێن ئینسان دڵی پێخۆش بێ. بۆ منداڵ داوای شتێک دەکا خێزانە داوای شتێک دەکا. طبعا وایە بالضبط دەوی شەر ڕۆداشتیوە. چکە دەڵێن کاسەی پڕ ئاشتی ماڵە. بالضبط ئاشتی ماڵە ڕاستە وایە سەوا ڕاستە. ئینسان ئەگەر جیرفانی پڕ بوو هەلە خۆی دری خۆش. بەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە پەنێکی تەوا ینی پڕ بە پێچی قسەکەیتەوە. بەڵێ.
هاوڵاتیان چۆن ئێستا؟ زۆر خراپە ئێستا ئەوە بەخۆ دەزانی هەموو بازار ڕاوەستایە ئەم بە قورعیەدەم هەیە وەڵاهی ڕۆژانە ئەگە 50 نەخۆشم بەڕێ دەکرد ئەو ڕۆکە ئێستا 5 نەخۆشی بەڕێ دەکەم لۆ خەرک دێ پارەی پێ نییە پارەی پێ نییە نازانی چی لەگەر بکەی کوی تەعاملی لەگەر بکەی داوای عیلاجی دەکات عیلاجی نیتی پارەکەی نییە بیدا ئەمەش ناچارین چ دەکەین یعنی نازانین ئەمەش بە پارە کڕێتمان شتەکە یعنی هەموو شتەکە تێک هەڵچێشە تێک هەڵچێش یعنی ئەوە نییە برێ وەڵاهی بەس چینێک لە چینەکان ژیانی ئەو ڕۆکە ئەو میلەتی هەمووی بەندە بەچیەوە بموچێەوە بە مەعاشیەوە کە مەعاش نەبی ئەو خەڵکە چ بکە نازانین ئەمە ڕووی چێ بکەین ڕووی حکوومەتی هەرێم دەکەین ڕووی حکوومەتی عراقی دەکەین نازانین چێ تاوانبارە کامیان بەرپرسن ئەمن بە قەنەعەتی من میلەت بەرپرسە میلەت بەرپرس بۆ میلەت میلەت هیچ هەڵوێستێکی نییە نا یعنی ئەوە دەزانی ئەتووە حەقی خۆتە ئەتوو ڕۆژە عەمەلێکی دەگری بە کرێکاری هەتا ئێوارێکە تو ناوی کرێکی خۆی بدەی ێ باشە من دەوام دەکەم کە من تەواو بە حەقی خۆمە من بچم داوای موچەی خۆم بکەم بەس کە من داوانەکەم چێ بمداتێ حەق خەڵک داوای موچەکەی خۆی بکە حەق یعنی ئەتوو دەبی داوای حەقی خۆت بکەی حەق نادرێ دەسەندرێ کە من داوانەکەم ئەتوو داوانەکەی چەند مۆزەفمان هەیە بە ملیۆن وایە یانە ناڕزایەتی دەربڕە لە جێشی فەرموو 20 کەس پێخەر ناکرێتەوە کەواتە نەبوونەوەکە هۆکاری چیە؟ کەواتە میلەتەکە بەخۆی بێ هەڵوێستا ئێ حکومەتی خۆمانە کاکە خۆ لە ئەستێرەشی دیکەوە نەهاتی حکومەت چیە تەشکیلی کردیا ئەمنم ئەتووی کار بەدەستە سبینەکەمە دەمە کار بەدەست ئەمنوش بەم بڕوان نایکەم بەڵام کە ئەتووی ڕۆژانە هاتی یەک نمونێ بەسیت لە بۆ دەینمەوە داکەک دوو منداری هەیە دوو منداری جمکەی هەیە یەکیان زۆر دەگریە یەکیان ناگریە ئەوەی دەگرێت زیاتر مەمچی دەداتەوی شیری دەداتەوی ئەوەی ناگریە بێدەنگە کەمتر شیری دەداتێ ئیتیمان پێ نادا میلەت و حکوومەت ئەو هەیە ئەمن پێم باشە هەردوو لامان وەکو یەک بێن یان هەماهەنگ بین ئەمن یارمەتی حکوومەت دەدەم حکوومەتیش ڕستمە لە سەری تیواجبیتی حەقی خۆیم بداتێ کە ئەمن دەوامم نەکرد ملتەزیم نەبووم با نەمداتێ کاکە یعنی هەڵوێستەکان زۆر نەوعەکە یعنی هەم ملەتەکە هەم حکوومەتەکە ئەمە نامانەوێت ئەوانە لێک جیا بکەینەوە بڵێن وەڵاهی حکوومەت لە عاقارەچێ و میلەت لە عاقارەچێ نەخێر ئەمە تەواوکەری یەکترین چی ئەو ڕە حکوومەتی تەشکیل کردی ئەمن و ئەتوینە کاکە ئەی جەناب لێرە ئیش دەکەی چەند ساڵە بەخوام گەلێک بە ئیشم جارێ بازار پێم بڵێ چۆنە بازارما دیار نییە خراپیان باشە هەڵا خراپە لەو پڕ خراپە لەبە بێ موچەی ئەو دوو مانگەی معاشەکە دواکەوتوە سەتان نەوەتی بازارەکە تەسیراتی کردووە والله ئیوها تەلەفۆنی کردوت مامۆستا بانک دەبێت من بەس ینی نەوتانێ مریشکێک بڕم لە مارەکەی خۆم لە لای خۆمان پێ دەزانم لۆ هەیە ماگەک بیبرنجیێنە نابی ژیانی ئەو ڕۆکە ئەو میلەتی هەمووی بەندە بەچیەوە بموچێەوە بە مەعاشیەوە کە مەعاش نەبی ئەو خەڵکە چ بکە لە 92 توانم هەبووە ئیشم کردیە 92 وەختی گرانی بازار باشتر ئەوەی کە گوێویستی بوون سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو بەڵێ دواکەوتنی موچە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دۆخی بازار هەیە هەروەکو ئەو دیمەنانەی کە ئێوە دەیبینن بێ بازاڕی وای کردووە کە بەشێک لە کاسبکاران دابنیشن و بە دوای ئەوەدان یان چاوەڕێی ئەوەن کەوا کەسێک بێت کڕیارێک بێت بەشێک لە کاڵەکانی لێ بکرێت ئایا دەکرێت بازاڕێکی پایتەخت بەم جۆرە بێ و بەم شێوازە بێت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ